سلامی خوالدی داری محمد. لا درێژەی بەرپەرزدانەوەی بێڕێزی و سنوور بەزاندن لە ماوەی ڕابردوودا چەند ناوەندێکی خۆرئاوایی بەرامبەر پێغەمبەری ئیسلام و پێشەوای مرۆڤایەتی کردیان. لقی هەولێری ناوەندی زانایانی کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی یەکی خوشکانی کۆمەڵی ئیسلامی لە هەولێر تاقیکردنەوەیان لا خوێندنەوە و شارەزابوون لە پەرتووکی گەورەی پێغەمبەران محەممەد درودی خوای لەسەر بێت بۆ 120 گەنج لە هەردوو ڕەگە ساز کرد. ئامانج لە پێشبڕکێکە زیاتر شارەزاکردنی لاوان و نەوەی تازە پێگەیشتوو بوو بە ژیاننامەی سەروەری مرۆڤایەتی و سونەتە بەرز و پیرۆزەکانی. لا کۆتایی پێشبڕکێکەدا خەڵاتی سەرکەوتوان کرا و بڕوانامەی بەشداربووان با فێرخوازاندرا. دەستخۆشی لە هەمولایەکی دەکەین، خوای گەورە پاداشتی هەمولایەکی بداتەوە، خوای گەورە خێری هەمولایەکی بنووسی. هیوادارین ئەم جۆرە مناسەباتانە بەردەوام بی و زیاتر درێژە بەکار و چالاکیەکانی خۆمان بدەین. هیوادارین زیاتر خۆیان شارەزانکەن لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوە شتێکی زۆر چاک و باشە بۆ پشتگیریکردن لە پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەگەر کەسانێک هەبن خوا نەخواستا سوکایەتی پێ بکەن، بەڵام کەسانێکیش هەنا پشتگیری لە پێغەمبەر دەکەن صلی الله علیه وسلم. لە ئاهەنگی کۆتایی پێشبڕکێکەدا بانکخواز مامۆستا خالید گەردی وتەیەکی بۆ بەشداربووان پێشکەش کرد کە تیایدا ستایشی هەوڵەکانیانی بۆ شارەزابوون لە ژیاننامەی پێغەمبەری سەروەر درودی خوای لەسەر بێت کرد. دووپاتیشی کردەوە پێغەمبەری پێشەوە مەزنترین سەرمەشقا بۆ مرۆڤایەتی، شارەزایی لە ژیاننامەکەشی خۆشنودی دنیا و دوا ڕۆژ مسۆگەر دەکات. ئەو کەسەی کەوا پێ بە پێ هەنگاو دەنێ دەڕوا لە بۆ علم ڕێگەی لە بۆ چێن دەر لە بۆ ئاسان کردو محەممەد المستەفا چ پیاو بێ چه ئافرەت بێ فەرموویتی من لە ئەلفاظی عمومە لە لوغەی عەرەبی لە بۆ پیاو و لە بۆ ئافرەت دەگوترێ. سەلەکە طەریقا یەلتەمیس فیه علما سهل الله له به طريقا إلى الجنة. أولا صحيح مسلم دهاتوا دفرمي هر کەسێک ڕێگایەک بگرتە بەر لە بۆ زانست و زانیاری ئەو ڕێگایە ڕێگ لە بۆ بەهەشتی دەبا. بەشداری خوول دەکەی، علم فێر دەبی، قورئانی لەبەر دەکەی، حەدیسی شارەزا دەبی، سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەطبیقەکەی، ئەوە هەمووی ڕێگای بەهەشتە بەڕێزان. لای خۆیانەوە بەشداربوانی تاقیکردنەوەکە خۆشحاڵیان بە شارەزابوون لە ژیاننامەی پێشەوای مرۆڤایەتی نیشاندا. دووپاتیشان کردەوە تەنها بەشداری لەوەها پێشبڕکەیەکدا بۆ ئەوان شانازی و سەرکەوتنە. وەکو بەشدار بوویەک بەشداریمان کرد لەم خولا بە سەرپەرشتی مامۆستا خدر لەبەرەوەی بەشداریمان کرد کە دژی ئەو هەموو بێڕێزی کە بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری ئێمەیان کردووە، ئێمەش وەکو ڕەتدانەوەیەک بۆ ئەوان بتوانین زیاتر خۆمان شارەزای ژیاننامەی پێغەمبەر بکەین، زیاتر هەوڵ بدەین کە پێغەمبەر زیاتر خۆشمان بوێت، یعنی نەتوانین لێی دوور بکەینەوە بۆ قسە و پڕۆپاگەندانەی کە ئەوان دەیڵێن. مسلمانەکان هێشتا ماون و هێشتا ئێمە دەتوانین بەرگری لە پێغەمبەر بکەین و دژی ئەو بێڕەزیان کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کراوە ئێمە ڕەتی هەموو ئەو بێڕەزیان دەدەینەوە و توانیمان بە جیهان بڵین و دەمانەوێت بە جیهان بڵین کە مسلمانان هەن و دژی ئەو بێڕێزیانەی ئەوی دژی ئەو بێڕێزیانە بۆستین و ینی نێلین هیچ کەسێک بێڕێزی بەرامبەر پێغەمبەرمان بکە سەڵ سەلەم بۆیە ئێمەش بەشداریمان کرد لەو خولانە بە هیوای ئەوەی زیاتر ئەو پەرە بەو خولانە بدەن و زیاتر شارەزا بن لە ژیاننامەی پێغەمبەرمان ئینشاءڵڵا. لە هەرێمی کوردستان هاوڵاتیان بەڕێگە و شێوازی جۆراوجۆر بەرپەرچی هێرش و بێڕێزیەکانیان بەرامبەر ئاین و بیر و باوەڕەکەیاندایەوە کە سەرجەم ئەو شێوازانە دوجار سووربوونی کوردستانیان لەسەر پابەندبوون بە ئاینی پیرۆزی ئیسلام و خۆشەویستی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دووپات دەکاتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.